بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بينراني برزو خوشويست مسلماناني عزيز لهرشن وهرجايا كان السلام عليكم ورحمة الله وبركاته. لأنه علقيكي برنامج گفتگوی رمضان بخدمتان دقين بهوای رضامندی خوای گەورە پەروەردگار وسود منبونی ئێوەی بەڕێز و خۆشەویست بەیمانداری بەڕێز مامۆستا مەلا عوسمان ئەحمەد مامۆستای ئاینی لە شاری سلێمانی ئەمانەیە گفتگو بکەین لەسەر بابەتێک کە ئەمڕۆ و ئەمشەو و چەند ساتێک دوای ئێستا پێی تێئەنێن، ئەویش سەیەکی کۆتایی ڕەمەزانە، گەڕانە بە دوای شەوی مبارەک و شەوی قەدردا، مانەوەی لە مزگەوت واتە ئیعتیکاف. ئەو شەوەی کە خوای گەورە و پەروەردگار دەربارەی دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. باشان پیغمبری خوا عليه الصلاة والسلام دفرمي من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. قبري شوي قدره معنو قبروي شوي قدر معنو لما مزقوتكان بمبستي دسكوتني خيري قدر بمبستي دسكوتني أجر باداج لمزقوتكان بابتك كهمو صالح مسلمان لم كاتو سادتا بيوي مشغول سرقرم دبن وبيغمبري عليه الصلاة والسلام بردوام بتايبة دا صالي مدينة ما وتولى مزقود داو اعتكافي كردوه. ئەم باسە بەوردی ئینشاءالله لە خزمەت جەنابی مامۆستا مەلا عوسمان پێیەکەوە شرۆڤی دەکەین و گفتوگوی دەکەین. مامۆستا سەرەتا بەخێر بن. خێردابی خۆ جەزای خێر. وەکو سەرەتا باسم کرد اعتکاف معنای ئیصطلاحی و شەریعەکەی دیارە کە مانەوەی اعتکاف بە معنای مانەوەیە و مانەوەش لە مزگەوت ولا چ جۆرە مزگەوتێکیش ئەوەی کە چ جۆرە مزگەوتێک حەزەکەم جەنابەت ئاماژەی پێ بکەی. بەڵام گەورەی اعتکاف بۆ و بۆچی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بەو شێوەیە و بەو مهمیە تێیدا ماوەتەوە و هیچ ساڵێک تێیدا بەزایعی نەدا و ئەگەر جارێک شتێک مەژغوڵی کردبێت لە ساڵی کۆتایی تەمەنیدا دووبارەی کردوتەوە قەرەبووی کردوتەوە. سەرەتا بەناوی خۆی پەروەردگار داواکارین لە خۆی پەروەردگار تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بێ. دیارە شەوی قەدر گرنگێکی زۆر گەورەی هەیە. گرنگیەکە لەوا خۆی دەبینێتەوە کە قورئانی پیرۆز خوای پەروەردگار لە لەوح المەحفوظەوە لە شەوی قەدرە دای بەزاندووە بۆ بەیت العیزە بۆ ئاسمانی سەرزەوی و ئەم مەوزوعە دیارە هاتنە خوارەوەی قورئان و دابەزینیشی دواتر لە ماوەی 23 ساڵە بۆ سەرزەوی دەواازەیەکە کە خوای گەورە کردوێتیەوە لە مرۆڤایەتی کە تا ئێستا ئەو دەواازەیە نەکراوەتەوە بەو شێوە. بەرەکەت و ڕەحمەتێک کە خوای پەروەردگار داوێتی بە میلەتی ئیسلام بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم بە ئومەتانی تر نەدراوە، کتێبێکی وا گەورە تا نەبەزیوە کە ڕزگارکردنی هەموو مرۆڤایەتیە و سەربەرزبوون و بەختەوەربوونیەتی لە دنیا و قیامەتها بەهۆی قورئانەوە ئەگەر دەست بگرێ بە قورئانەوە. و گرنگیدانی پێغەمبەریش صلی الله عليه وآله وسلم بەو شەوە دیارە وەک جەنابەت ئاماژەت پێکرد و سوورەی قەدرت خوێندەوە و حەدیثەکەی پێغەمبەرت صلی الله عليه وآله وسلم خوێندەوە گەورەی زۆری تایە، چونکی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم هەر وەکو شەخسێک نییە کە خوای پەروەردگار ناردوێتی، بەڵکو ئەوتە خوای پەروەردگارە فەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. خوای پەروەردگارە فەرمێ لە پێغەمبەرەوە جوانترین دەرس و ئامۆژگاری و مامۆستایەتیتان دەست دەکەوێت. جا پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم خوای پەروەردگار گەورەترین مهمەی پێبەخشیوە کە پێغەمبەرایەتیە و لە پێغەمبەرایەتیەکەیشیە بەڕاستی شتێکی پێبەخشیوە کە بە پێغەمبەرانی تر نێ و خاتەمە النەبیینە ئەم پێغەمبەرە ڕەحمەتەن للعالەمینە بۆ هەموو عالەمە. ئەم پێغەمبەرە خوای گەورە
کردوێتی بە ئیمام، کردوێتی بە قودوە، کردوێتی بە پێشەوا بۆ ئیمانداران. پێغەمبەر ئەفەرمێ صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی، ئەفەرمێ نوێژ بکەن وەک من نوێژم کردو. خوای گەورە بۆ ئەوەی ناردووە ئێوە چاو لە پێغەمبەر بکەن و ئەفەرمێ خذوا عنی مناسککم، ئەفەرمێ عملی حەج و واجباتی حەج و کاروباری حەجم لێ وەربگرن، وەکو ئەمانەی فەرموو ئەمە نمونەیە بۆ ئەوانەی تریش، یعنی ڕۆژوش بگرن وەک ئەو شێوەی من ڕۆژم کردووە. ئەمجار پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم خوای گەورە ئیمامەتی پێداوە، لە عینی کاتە هاتووە تربیەی ئومەتێکی پێکا. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دائنیشێ مناڵێک نانەخوا لەگەڵیە، پێ فەرمێ کە ئەبینێ مناڵەکە هەنێ تەسەڕوفەکە شایستە نییە، ئەم مناڵە ئەچێتە ناو کۆڕ و کۆمەڵی ترۆ، ئەچێتە ناو کۆمەلگاوە دوایی. پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم پێ فەرمێ یا غولام سم الله وكل بيمينك وكل مما يليك. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتمان ئیمامەت و گەورایەتی پێشەوایەتی گەوری پێدراوە، لە عینی کاتا پێی سپێریاوە ئەبێت تربیەتی منداڵێک بکە، تربیەتی ئومەتێک بکە لە هەموو شتێکە، وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. خوای گەورە بۆ ئەم موهمەیە پێغەمبەری ناردووە، بۆ ئەم موهمەیە قورئان دابەزیوە کە مسلمانان وها پەروەردە ببن بە قورئان و بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم، هەنگاو بە هەنگاو لە دوای پێغەمبەر بڕۆن. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم صلى الله عليه وآله وصحبه وسلم خوای گەورە و ئیمامەتی مزگەوتی پێداوە، ئیمامەتی دەوڵەتیشی پێداوە، وەک ئیمامەتی مزگەوتی پێداوە بە هەمان شێوە قازیەتیشی پێداوە، فصل مشکلاتی کردووە، تربیەی داداوە، سڵحی بینی ژن و مێردی کردووە، ئامۆژگاری ئافرەتێکی کردووە، سەردانی نەخۆشێکی کردووە، هەژارێکی تێر کردووە، چووە بەدەم مەزلومێکەوە، تربیەی ماڵ و خێزانی خۆی داوە، تربیەی ماڵ و خێزانی ئەسحابەی داوە، بە عەمەلی زۆربەی شتەکانی کردووە. ئەوەیشی بە عەمەلی نەیکردووە بە فەرموودە جێهێشتە و میراتە بۆ ئەم ئومەتە. ئەم ئومەتە کاتێ سەربەرزە بێ، کاتە سەرفرازە بێ، کاتە بەختەوەرە بێ لە دنیا و قیامەت، بە دوای فەرموودە و کار و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕوە. بەڵێ کەواتە لەمەی کە جەنابەت فەرمووت لە گەورەی شەوی قەدر ئەوەیە کە قورئانی تیادا بەزیوە کە بۆ پێغەمبەر هاتووە عليه الصلاة والسلام. پێغەمبەری عليه الصلاة والسلام کەسێکی ئاسایی و سادە نەبووە، پێغەمبەرێک بۆ وحی لە پشت بووە، بەڵام مهمەی ئیعتیکافێک کە زۆر گرنگی پێداوە پێغەمبەر عليه الصلاة والسلام مانەوە لە مزگەوت پێغەمبەر عليه الصلاة والسلام و دابڕانی بۆ دە ڕۆژ وە لە ساڵی کۆتایی تەمەنیدا کە زۆرینەی ئیش و مەشاکیل ڕووی لە دەوڵەت و لە مسلمانان کردو و زۆرینەی ئیشی هەبووە، پێغەمبەر عليه الصلاة والسلام لە ساڵێکە ئەوەندە ڕووی داناوە بۆ دابڕان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وصحبه وسلم بە تایبەتی لە دەشەوی ئەخیرات چەند شتێکی زۆر گرنگی کردووە. جەدە وەجتەهەدە، یعنی زیاتر لێبڕاوە بۆ عیبادەت، نیشانەی ئەو لێبڕانە لە ماڵ دەرچووە بۆ مزگەوت، وشد المئزر لە هەموو خێزانەکانی جیابۆتەوە، و ئەحیا لەیلە شەوەکانی قەدری زیندوو کردوتەوە، و ئەیقەظە ئەهلە ماڵ و خێزانی خۆشی خەبەر کردوتەوە کە عیبادەتی ئەو شەوە بکەن. ئەم جارە شتێکی گرنگ بەخشندەی پێغەمبەر صلی الله عليه و آله وصحبه وسلم لە ڕەمەزانە جیاوازەوە، بە تایبەتی لە دەشەوی ئەخیرە لە هەمووی زیاتر بۆ کە ئەمە پەیوەندی بە خەڵکەوەیە زۆر، بە تایبەت لە ساڵی ئەخیرە، لە ساڵی ئەخیرە کە 20 شەو وەکو جەنابەت ئاماژەت پێکرد پێغەمبەری خوا تاک بۆ تۆم عیبادەتی کردووە. وا دەرەکەوێت ئەم مەوزوعە بوو ئەوەیە ئینسان مەهماکان حتا ئینسان کار و واجباتی دنیایی و خەڵک بکەوێتە سەرشانی زیاتر پێویستی بە لەخوا ترسان هەیە، زیاتر پێویستی هەیە دڵی لەگەڵ خوایە بێ، چونکە ئەگەر زۆر لە خوا نەترسێ زوڵمەکە لە خەڵک، ئەگەر تەقوای زۆری نەبێ خەڵکی لە بیرەچێت، ئەوانەی بیرەمێنە کە لە دەوریا دیارن، ئیتر ئەو هەژارانەی کە لە ئەمۆ دیارنین، ئەو بێباوک و هەتیوانەی کە لە ئەمۆ دیارنین، ئەو نەخۆشانەی کە ئەم نایان بینێ، ئەو هەژارانەی کە لە ملاولان، ئەو برسیانەی کە لە شوێنانن ئەم نایزانێ ئەم بیری ناکەوێتەوە. بەڵام دیارە ئەمە بۆیە خوای پەروەردگار ئەمەی داناوە بۆی کە زیاتر لە خوای پەروەردگارۆ نزیک بێتەوە. ئینسانیش کە لە خوای پەروەردگارۆ نزیک بۆیە زیاتر هەست بە مەسئولیت دەکا، کە هەستی بە مەسئولیت کرد هەڵەسێ بە جێبەجێکردن و ئەنجامدانی. دیارە ئەمە بۆ ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زیاتر زەخیرەی قیامەت کۆکاتەوە، زیاتر لە خوا نزیک بێتەوە. بە تایبەتی لە ساڵی ئەخیرا جوبرەئیل هاتووە 2 جار قورئانی لەگەڵ دەور کردوتەوە. ئەم قورئانە جێمێنێ هەتا چەند ئاەتێکی نەسخە بێتەوە لە قیراءەی ئەخیرەتیان نییە. ئەگەر شتێک
لە پێغەمبەر صلی الله عليه وآله وصحبه وسلم دروست بوو بێ لەم قیراءەی ئەخیرا ئەوە نامێنێ. ئەمجار ئەم قورئانە هەر هەمووەکەی لە پێغەمبەرا بەرجەستە بووە، چونکی وەتە دایکی ئیمانداران دەربارەی ئەخلاقی پێغەمبەر پرسیاری لێکن. ئەفەرمێ بەو کەسە کە هاتووە فەرمێ قورئانت خوێندۆتەوە؟ ئەفەرمێ بەڵێ. ئەفەرمێ کانە خولوقه القورئانە. ئەگەر سەیری قورئانکەین ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ قورئان شتەکانی جێنەهێشتووە لە کاروباری دنیا و لە کاروباری قیامەتە، لە کاروباری تاک و خێزان و کۆمەلگا و فەرمانڕەواییە قورئان ئاماژەی پێکردووە و فەرمایشتەکانی پێغەمبەر ئاماژەی پێکردووە بۆ تەقویەبوون و بەهێزبوون و کارابوونی ئەم مەوزوعەیە. خوا عالم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەم بیشەوە اعتکافی کردو. کەواتە ئەوەی کە سەرەتای فەرزبوونی ڕۆژوو لە قورئانە باز دەکرێت خۆی گەورە پەروەردگار لە دوایەوە فەرمێ كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات. أياما معدودات معلومة کە چەند ڕۆژێکی دیاری کراوە. ئەم چەند ڕۆژە دیاری کراوە ژۆکو لە باگراوەندەکە نووسراوە ماڵ ئاواییکردنی ڕەمەزان و گەشتن بە ئەخیری ڕەمەزان. ئەم ماڵ ئاواییکردنەوە ئەم چەند ڕۆژە دیاری کراوەی کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام خۆی تەعالا توجیهی ئەو ئومەتیژە کە ڕەمەزان چەند ڕۆژێکی دیاری کراوە تەنها بۆ ئەوە نیە خەڵک وابزانە ئیتر چەند ڕۆژێکم نەترسێ، بەڵکو چەند ڕۆژێکە ئەجر و پاداش و ثەوابەکەی کۆتایی دێ. ئەم چەند ڕۆژە ئەگەر فریای نەکەوی لەدەست ئەچێ. پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام وێڕای ئەوەی کە ویستێتی کە ئەو چەند ڕۆژەی لەدەست نەچێ ویست بێتیەتیژی کەوا شتێک لە دوای خۆی بۆ ئومەت بەجێ بهێڵە کە ئەوان جوابن. بەڵام من قسەی من ئەوەی کە بمەوێت لە جەنابتی بپرسم و باسی بکەین ئەوەیە مهمەیەک لە ئیسلامە ئەوەندەی جانبی ڕۆح گرنگی پێدراوە کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لەگەڵ ئەوەی پێغەمبەر بووە، لەگەڵ ئەوەی کە وەکو لە حەدیثەکەی عایشە فەرمێ کە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لێی پرسی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام زۆر خۆی ماندوو ئەکرد هەتا قاچەکانی ئاوسا لە شوێنێژە. پێغەمبەر عایشە لێی پرسی بۆ خوا لە خواکەی مەگەر خوا لێت خۆش نەبووە لە گوناهی ئەوڵ و ئاخر خۆش نەبووە فەرمی ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا. پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەوێ هەم خۆی بەفعلی بەعەمەلی وابێ هەم بۆ ئومەتی ئەوە بەجێ بێڵێ کە لە دوای خۆی ئەوەندەی تەربیە و جانبی ڕۆح مهمە، ئەوەندە جانبی تعلم ئەوەی کە ئێستا مەسەڵەن تەربیە و تعلیم هەیە ئەگەر تەماشا بکەی چەنە ئێحتیمام زۆر ئێحتیمام بە تعلیم هەیە بەس کەمترین ئێحتیمام بە تەربیە هەیە. نمونەکەش لەمایە ئەگەر بەرجەستە بکەین ماوەستا جەنابەت حەزەکەم دوایی بەوەرتر بێتە سەری. ئێمە لە وڵاتی ئێمە ئەنوا و ئەشکال خەڵکی شارەزای خوێندەوار و بە مستەوا و بە تعبیری ئەمڕۆ پرۆفشناڵ هەیە لە هەموو مەجالەکە، بەڵام هەر کەسێک گەیتە بەرپرس لە هەر شوێنەکە دوایی کۆڵێک خراپەکاری لە دوای بەجێ ئێمێڵێ لە دوای بەجێ ئێمێنێ. دوایی لە ماوەی 4 ساڵی وەزیفەکە بێ بە خاوەنی زۆرێک لە ڤێلا و دوانمەزەوی و پارەی خەیاڵی و سەیارە و نازانچی وچی ئەوانە ئەگەڕێتەوە بۆ جانبی ئەوەی کە تعلیمی نییە یا تەربیە نییە. پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ هەڵبژراوی خۆی پەروەردگار بوون، وەزیفەی دنیایی نییە، وەزیفەیەکی خواییە. ئەگەر خەڵک لە دنیاە کەسێ هەڵبژێرە شانازی پێوەکە و ئەڵێ کۆمەڵێ شت ئەو بۆی هەیە، ئەگەر خەڵکی تر بۆی نەبێ ئەو بۆی هەیە قسەی تیا بکە. بەڵام سیر کرد ئیبن مەسعود فەرمێ خوای پەروەردگار إن الله نظر في قلوب العباد، خوای پەروەردگار سەیری دڵی هەموو بەشەریەتی کرد فوجد قلب محمد صلى الله عليه وسلم خير قلوب العباد، باشترین دڵێ بۆ خوا و بۆ خەڵکی سەرزەویش دڵی پێغەمبەرە صلی الله عليه وسلم فاختاره فاصطفاه لنفسه وابتعثه برسالته. خوای پەروەردگار ئەم دڵی هەڵبژارد بۆ خۆی و هەڵی بژاردووە پەروەردەی کردووە و ئەم جارە ڕیسالەی خۆی بەم شخصیانەیە کە پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم. جانیبی ڕۆحی چەنە جانیبی جەستەیی و مادی ئینسان پێویستی بە خۆراک و ئاگالێبوون هەیە کە ئەمڕۆ لە دنیاە هەموو کارەکان یا حەزارەت لە خزمەتی لاشەی ئینسانایە. لە دینی خوای پەروەردگارە زیاتر تەرخان کراوە بۆ ئەوەی کە لە خزمەتی ڕۆحا بێ، بەڵام جەستەیشی ئێهمال نەکردووە، فەرامۆژ نەکردووە. بەڵام ئەگەر ڕۆح نەخۆشکەوت خەڵکی دەڵێت لاشەش نەخۆش دەکەوێت، ئەگەر ڕۆح پەنا بەخوا خەلەلی تێکەوت لاشەش خەلەلی تێکەوێت. جا ئەگەر بمانەوێ کۆمەڵگایەکی بەختەوەر، گەلێکی بەختەوەر، وڵاتێکی بەختەوەر، دەوڵەتێکی بەختەوەر و ئاسوودە دروست بێ، پێویستە ئەو ئینسانانە خۆیان پەروەردەکراون. پەروەردەکراویش ئەوە نییە کابرا بخەیتە سەر ئیشەکەی بدەوێت لەوێ پەروەردەکەوێ پەروەردە نابێ. خوای پەروەردگار پێغەمبەری پەروەردە کردووە هەر بە مناڵی هێناوێتی لە کۆمەڵە شت پاراستوێتی.
دوای ئەوەش کە ئەبێ بە پێغەمبەر بەردەوام وحیەتە خوارەوە بووی لە مەکەیە 13 ساڵ لە مەکەیە بەردەوام پێغەمبەر پەروەردەکە ئەو هاوڵانەی لە دەوری پێغەمبەر و سبەینێ مهمەی پێغەمبەرەکەوێتە سەرشانی ئەوانیش لەوێ پەروەردەیەکرێن بۆ ئەوەی مهمەیەک دروست بێ ئەوان چ واجباتێکی خوای کە لە سەریانە و خوای گەورە فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ئەمەیان لەبیر نەچێت چونکی لە هەموو ساتە وەکت و لەحزەیەکی ژیانی ئینسانە بە ئینسان لە عیبادەتا بێ وی غافڵ نەبێ لەم عیبادەتە ئەو تربیەی پێویستە پاشانیش بۆ ئەوەی کە ئاگایان لە خەڵک بێت بەڕاستی ئەبێ پەروەردەکراو بن چونکی خەڵکی ئەگەر کامێرە بەسەریەوە بێ ناوێرن شت بکەن خۆیانە پارێزن ئەگەر مڕاقی بەسەریانەوە بێ ناوێرن بەڵام دین خەڵکەکەوا پەروەردەکە کاکە ئەن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك تۆ ئەبێ وا خوا بپەرستی خۆ خوا پەرستەکە بە تەنها لە نوێژانیە ئەبێ نوێژ وا بکەی کە خوا تۆ خوای گەورە بینی خۆ ئەگەر تۆ خوای گەورە نابینی وەک حەدیثەکە فەرمێ خوای گەورە تۆ بینی ئەبێ ڕۆژوەکەیش وا بگری خۆ ئەگەر بووی بە قازی و حاکم ئەبێ وابی خۆ ئەگەر ئەمانەتت درایە دەست و بووی بە وەزیری مالی ئەبێ وابی ئەگەر کۆمپانیایەکە درایە دەست ئەبێ وابی ئەگەر ئەمانەتی موسڵمانان درایەتە دەست ئەوابی ئەگەر سەرپەرشتکاری هەتیە و نەبوو و فەقیرەکان کرایە دەست ئەبێ وابی ئەگەر ئەمانەتی دنیای خەڵک کرایە دەست ئەبێ تۆ ئابە و شێوە مەعامەلە بکەی کە تۆ لە هیچ لەحزەیەکە خۆت بۆ خوان لەخوا بۆ ناشارێتەوە بەس خەڵکی دنیا ئەمڕۆ هەتا لە لێ خوڕینی سارەکان نابینین لە شوێنێکە کامێرە هەیە سارەکان هێواشێکەنەوە بەڵام کە لەگەڵ لە کامێرەکە دەرچووها ئەڵێ ئەوە نییە یان لەو شوێنانەی کە کامێرە بەسەر خەڵکۆیە لەبەر ئەوە دینی خوای گەورە هاتووە ئەو مڕاقەبە ئیلاهیە بۆ ئینسان دروستکە تا خۆی بەحەسێتەوە ئاسوودە بێ لە دنیای و بەختەوەری قیامەت بێ دەوروبەرەکەی کۆمەڵگاکەی خێزانەکەی ئەمانەتەکەی وڵاتەکەی میلەتەکەی تووشی زەرەر و زیان نەبن ئەم دینە هاتووە بۆ بەختەوەرکردنی خەڵکی لە دنیا و قیامەت بەڵێ کەواتە ئێمە ئەومان زانی کەمانەوەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام بۆ پەروەردەبوون بووە بۆ پەروەردەکردن بۆ چ پەروەردەی خۆی و چ پەروەردەی کۆمەڵگا بەڵام ئێستا ماوەتەوە بپرسین ئایا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام چۆن ماوەتەوە لە مزگەوت مانەوەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم بەتەنها بووە بە پێی ئەو فەرمایشتانە کە هەیە و خەیمەیەکی بچکۆ لە دایکی ئیمانداران عائیشە فەرمێت خێمەیەکی بۆ هەڵاوە پێغەمبەر لەو خێمەیە بووە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وصحبه وسلم لەناو ئەو جێگەدا خەریکی عیبادەت بووە و ئەدەرەکەوێت کە لە ساڵی ئەخیرە لە شەوەکانە زیاتر خەریکی مراجعەی قورئان بووە لەگەڵ جوبرەئیلی ئەمینە و خەریکی شەونوێژ و عیبادەت بووە بۆیە زاناکانە فەرموون بۆ غەیری پێغەمبەر دیارە بۆ ئێمە فەرموون باش وایە ئینسان خەریکی مەحضی عیبادەت بێ هەنێ لە زاناکانە فەرموون کتێب خوێن هەتا حەدیث خوێندنەوە ئەڵێن باش نییە ئەڵێن بە ئینسان هەر خەریکی مەحضی عیبادەت بێ یعنی بڵێ مەسەلا قورئان بخوێنێ یا نوێش بکات یان بە ذیکر بکات پاڕانەوە یا پاڕانەوە دوعا بکات یا خۆی و بەینی خوا تەفەکوڕکە بیر لە دەسەڵاتی خوا بکاتەوە لە عەدالەتی خوا بکاتەوە لە دادپەروەری خوا بکاتەوە لە ڕازقی لە سیفەتەکانی خوای پەروەردگار بکاتەوە پێغەمبەر بەو شێوە لە مزگەوتا ماوەتەوە و شەوەکانی زیندوو کردوتەوە شەوەکانی زیندوو کردوتەوە ماوەتەوە بەڵێ دوای خۆشی خێزانەکانی بەردەوام بوون ئەوانیش بە هەمان شێوە ئەمەش دیارە گەورەی و گرنگی شوێنکەوتنی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام هەم گەورەی و گرنگی ئیعتیکاف دەرەخات لێرە ئەمە مەساوی کە باس ئەکرێ دیارە گەڕانیش بە دوایی شەوی قەدردا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام کە ئیعتیکافی کردووە وەکو ئەمریژی کردووە کە بۆی بگەڕێن بۆ شەوی قەدر شەوێکە مەبەست لەو بە شەوی قەدری بەنسیبێ ئەو کاتە شەوی قەدر چییە و چیمان پێ ئەڵێ شەوی قەدر لە ڕاستیە زانەکان دەربارەی تعریفەکەی قسەی زۆریان لەسەر کردەوە والحاصل خێر و بەرەکەت و ڕەحمەتێک ئەبارێ و خوای پەروەردگار ئەیبارێنێتە سەرزەوی لە غەیری ئەو شەوە ئەم خێر و بەرەکەت و ڕەحمەت و چاکەیە نییە بەو شێوەیە و خوای پەروەردگاریش وای داناوە ئەم شەوە بەرەکەتی دینەکە لەوایە مربوط نەبوو بە شخصی پێغەمبەرەوە لە دینەکانی تر هەنێ شت مربوط بووە بەڵام خوای پەروەردگار ئەو خێر و بەرەکەتەی داناوە جیل لە دوای جیل ئەم ئومەتە دەستی بکەوێت ئەمەش خاڵەکە لەوانە خاڵێکی تر لەوانە ئەم شەوی قەدرە کە خوای پەروەردگار دایناوە پێغەمبەر جێبەجێی کردووە و خێزانەکانی پێغەمبەر دوای پێغەمبەر زیندویان کردوتەوە بە زیندویەتی بمێنێتەوە تا ئومەتی ئیسلام ئەم بەرەکەتیان دەستکەوێت پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم هەر ئەوەندە ناکە خۆی کردوێتی بەڵکو بە عەمەل خۆی کردوێتی بە فەرمودەیش فەرموویەتی التمسوا ليلة القدر في العشر الأواخر أو كما قال عليه الصلاة والسلام لم حديثها فرمي لدشوي أخيري مانجي رمضان بوي بقرن لحديثي كترا أفرمي لشوي بيستو يكا بيستو سيا
25 27 29 يا أخي شوي رمضان فرمي لما أنا أبوي قرن لحديثي كتير أفرمي قال لاواز بون هن نتان تواني ونتان فرجا أفرمي لحوشوي أخير تان لدزدر نجت حوشوي أخير لرمضان يعني لبستو سيبا ولاوة نيلن بردوام آقاتان ليبي شوكان زيندو بكنو عبادته طاعتي تياب كان چونكي أو خير وبركة قولك وثمان هيا لكاتي ثانية أو أنده هيا أو أيكا ليلة القدر خير من 1000 شهر لا هزار مان قولتنا زانا كان فرمون أم هزار مان بو أوانية يعني ليلة القدر بس كتومة هزار مان خيري هي أفرمون أما وكو بلاي بو بيشاندانا إنا لوانية خيري ليلة القدر تمني كون شنيا أو أنده خيري تيابه ديارة أمج عبادتي السنة يعني أجر إنسانك هشتاو 3 صال زياتر تمني به هشتاو 3 صال عمري به عبادتك كبردوام خو أجر إنسان أو أنا عمري به همشي خريجي عبادت نية همي لمزقو تانية هاي خريجي قرآن قرآن ذكر نية خريجي ملوموشي دنيا يشتبه راستي بلام ليرا فرمي أو عبادت كدن له الشوال لو جازنا كان فرمون خوا عالم تمني كون شاني شو الروجا كاني ليلة القدر بتنها أو اندي هي بويا أما جباس كلاوة لبر ترغيبه هلمان بو أغلبيته ترغيب بلا بو ترغيب بلا بس ما وصاويك مهمة ليرا أم أزاينك بيغمبري خوا عليه الصلاة والسلام دشوا كما وتو يعني لتم برصالي أخيري 8 20 روج معوتو وكخزانة كان يجي لي أجرنوا كأجر بيستا سريجي بشوا تنانت بو سر تشتني جناها تو مالو يعني أجر بو ضرورتك نبوايا بو دزوج قرت نبوايا حرمي مزجوتي بجنايش أي أما نوي استاي خلق لمزجوته ما نوي استاي خلق مثلا لوش خلطك بتايبت هرب من يتود الرجك هيش نيت در ولا مزجوت بس يعني شوكي استابم شوينيه من برسيالة كم دوشته يا كم يعني آية ما نوكا دبيت شون بدوم لتجور مزجوتي كأبيت أو كبي أو تر السنة وكو اعتكافك كتشوار شوي سنة كبيرة وكو بيغمبر عليه الصلاة والسلام ليلة القدر عامة يعني اشتيق بوكا بمجالك فراوانتر خلشي أتواني أما بيوندي بس بشوه هيا بلام اعتكاف بيوندي بشو الروجو هيا جاء اعتكاف أجر نذر بيت فرضني ديار اعتكاف معلومي همولايك سنته أجر نذر به أبي إنسان بوشي وأنجامي بدا لا بيش بانجي مغربي شوي بيستويك بشيته ناو أو شويناو مزقوتو يعني وكو أمر إيوارك إيواركي كبيج مغرب إنسان لمزجود بيجر بي نزل بيه وكو وتبيتي نزلك اعتكافك كم وجوي في غمر كردتي ما وكي أيشتواني بلاي مثلا شن روجك به يا شن شو روجك بيت هر أبيت شيء بتنها أبيت شنتي دري ما نسر إمام عمر فما نزل كردوي في غمر إخوة سردمي جاهلية كاعتكاف كم لمسجد الحرام شيء في غمر إخوة فرمي وفاب كبا نزلك بوي زانان فرمون شيء شبيت كم تلا شوي لا كم تلا شوي نابي اخوة عالم بيناوتر اعتكاف اعتكاف هنا العلماء امام شافعي فرمون بلا حظاتش بيه وتري بلان قولي اصح الجمهور لسلويك فرمون لا شوي يان لا شو روجك كم تر نابت جاء بوشي وانجام دراوه اگر انسان بو حاجيكي زور بيويز نبي بلا مثلا پیغمبري خو كسري شوري وف عائشه فرمي سنگي اخستسر سري هنا دروا سرين بو شوري سرين بو شانه كرت پیغمبر بمشي وكرد بس انا كان فرمون اگر انسان حاجيك بلا مثلا سرعاوي هبو بيت دروي مزگوت يا بلا مثلا بيسي بخواردن بو اتوانه بيت درو بيخوا يا نشتيق بو من مثلا ببي او ناكرا هندي لزانا كان فرمون اگر باوچي نخوشي واي بوكا نخوشي مردن واي زاني نخوشي مردن بي يا جنازه بركدني باوچي بو يا دايكو يا كسي لما نبو افرمون او نزركشي بي بتالنا بيتو يا اعتكافك بي بتالنا هنا كان فرمون نابهر ابيك هات در بتال بيتو بلام اويش بيني وكذا كان فرمون بوشيوه والحاصل لو مديا ابي خوي السجن بكا هر خريجي طاعه وعبادت به بو بيوستياتي ضرور نبي نيتدرو ولا مزقوتها حنا جار هي خلتي كمبيوتريان بيا خلتي فيسبوكيان بيا خلتي خريجي انترنت براسي ما نجي خوينيه چونكي پیغمبر لي براوه پیغمبر واي كردو دور كوتو تل مشتانه براسي واي اگر زور حاجه بيوسيني بخوي خريجنا كعبه مشتانه خريجي وقوتم زانا كان فرمون عبادتي محض أما يكي كان بمشي ويا پیغمبر ماوتو وأبي معناوكا أوابي بشي دو همي برسيارك تشيبو لا تشي مزقوتك أبي تجورة مزقوتك هم مزقوتك أبي يعني شتيكي ترى أوتري استاوتري اعتكاف وشد الرحال ناكر إلا وسيم مزقوت نبي مزقوتي بشد الرحال أويك مثلا مزقوتي حرم
حرمي كعبة يعني حرمي مدينة پیغمبر عليه الصلاة والسلام يا مسجد الأقصى آية تنها لمسية مزقوتها أكري يعني بشي وشي عامتر اشتكى عامتره خوي أجر سيري خيرك بكن خوي جوري داينا وهم أمة الإسلام توشيم خيره ببه أجر تايبتي كيبم سي مزقوته خو عالم وخيرك بشيء لدسي بشيء زول لخلق درجة أما هيك أو قسيا زانا كان فرمون هيا هنا لزانا كان أو قسيان كردوه كتايبته اعتكاف بو سي مزقوته بلام رأي جمهور عملي الصحابة كدوائي بلاو بونته لا شوێنانی ترە صحابە اعتکافیان کردو ئومەتی ئیسلام هەر لەو سەردەمەوە هاتۆ کە اعتکافیان کردووە لە هەموو مزگەوتێک کە ئەکرێ کە مزگەوتی گەڕەک و شار بێت بەس لە مزگەوتی ماڵانە ناکرێت کاتی خۆی عادەت وا بوو لە ناو ماڵا ژوورێک دانراوە نوێژی تیاکرێت لەو مزگەوتانە اعتکاف ناکرێت بەڵام لەیلەت القەدر کرد لەو مزگەوتانە و لە ماڵیشا ئەکرێت بەڵام ئەوەی کە ئەڵێ سێ مزگەوت سێ ئەو قەولێکی مەرجوحە زانایان باسیەکەن لە هەموو مزگەوتێک أكري مادام مزقوتي بك دان راو جماعتي تياب كريت جمعة يا جماعتي تياب كريت بس أفرمون باشتروايا مزقوتي بك كجماعتي جمعيشي تياب كريت بو أوي إنسان لشويري اعتكافك نية تدلو بلام أجر لمزقوتي كردي جمعيتي أنا أكره هر اعتكافك درسته راجع بلام أبي بو جمعة بتشبو بلا أتواني بتشت أبي بتشت شمشي جمعة فرزة أبي تركي نكاو بروت جاء زانا كان فرم جاء أو قصيك لو سي مزقوت نبي اعتكاف ناكرك قولك وزانا كان جمهور ردي أو موضوعان دعوته وشد الرحال حديثك وادرك شد الرحال تايبت كردوه شد الرحال بو أو سي مزقوته هاكريو بو غير أو سي مزقوته خو عالم ناكرك بلى الشوازي قران بدوي ليلة القدر مثلا استا بهوي تكنولوجيا وكم اشتاتو تبيشوا كمثلا او تري فلان شو ليلة القدر بي زكاه خلق بيانيان بدواي أو مثلا بقولي كبيغمبر عليه الصلاة والسلام باسي روجي كردوا أو روجي كخور كبياني لشوي قدره بياني هالده تيشككي شوانا اندازكي شوانا شون هالده مسألة جوي شوكي فينك يا بيدنجنيا إنسان بيوس أكا أو أنده بمرد كاريب وأمشوا بقرة يان هر أوي كبيغمبر عليه الصلاة والسلام اعتكافي كردو دشوا كما وتويتر شغلوا يعني كدشوا كما هو ايش لو دشوا شوي قدره أجر إنسان دبانية بدواي خراب كرد دواي وأنا دواي باران كفنك لقول دوارش نيجي أو هاي خوجة كابرا بدواي خراب هي شيء دزناك للروشتوا أما موضوع براسي إما نالين شد بكارنا هنين بلام إما موضوع كجيب كنتيا أطيعوا الله وأطيعوا الرسول إيمان داران واب وكوتيانا قالوا سمعنا وأطعنا أمجار من يطيع الرسول فقد أطاع الله كواب موضوع إما عبادتك جيبكين عبادتك بجهيناني أمري خوا في غنبري خوايا شوي قدر لإوارو دز فيك حتى طلوع فجر إذا خد لقلباني فرمو خير وبركة نامنه ملائكة رنبو آسمان خيرك تواو أبي أخوة عالم جال برأوا إنسان أجر قراه هيج مشكلة بلام أويك مهمة أوي تو بنيتك وتشنتي لحديث جافر من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه أفرمي إيماني إنسان نيتي هبه إيماني شي بوهبه أم وعد أخوة في غنبر داويانا راسته أم خير وبركة دتسي إنسانك به أجر أم إيماني هبه بمشي وبروابو ليلة القدر بمشي واعتكافك أو أدري دزك به أجر أم إيماني نبي أم باوربوني نبي بأمري أخوة في غنبر أخوة أم قردن كشيو بجهيناني فرماني أخوة في غنبر نبي أو عبادتي هزناك به براستي جا لبر أوا پێویستەکە ئێمە ئەوەندەی پێویستە زۆر گرنگی بدەین بەوە کە ئەوەی لە توانەمانە دەشەوی ئەخیری ڕەمەزان با ئیستیفنایتیان نەکرێت بس نەوەستنتیان ئەوەی کە هاتووە هەر لەفزی من کە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بەکاری بهێناوە لەفزی منەکە عامە بۆ پیا و ئافرەت و ئەوەی کە خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام ماونەتەوە لە دوای پێغەمبەر ئەوانش ئیعتیکافیان کردووە کەواتە ئیعتیکاف تایبەتمەندی پیاو نییە ئافرەتانیش بۆیان هەیە و ئەتوانن بمێننەوە ئافرەتانیش بۆیان هەیە حتا نەک هەر ئەوەندە ئافرەتان بۆیان هەبێ ئەگەر ئافرەتێک هەنێ لە زانەکانە فەرمونون ئەگەر ئیستیحاضە ئەمانەش بێ حاڵەتێکی تایبەتە بە ئافرەتانە و فەرمونون ئیشتا هەر ئەوەش دروستە بەڵام زانەکانە فەرمونون چەند ملاحەزەیەکی پێویستە یەکێک لەو ملاحەزانە ئەوەیە کە ئافرەتەکە خۆی بپارێزێ و تووشی فیتنە نەبێ و خەڵکیش تووشی فیتنە نەکە واتە تووشی حرام و ناشەرعی نەبێت واتە لە شوێنێکا بێ ئەو شوێنەی کە ئافرەت ئیعتیکافی تیاکە تایبەت بێ بە ئافرەتانەوە ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووهەمیش ئیزنی مێردی لەسەر بێت
بەبێ ئیزنی مێردەمە سنەتە نابێ ئەنجامی بدە و ئەرکی ماڵ و مناڵ زایع نەبێ ئەگەر ئافرەت لە حەدیثێکە هەیە پێغەمبەری خوا فەرمێت ئەگەر 5 فەرزەی نوێژ ئەنجام بدە و ڕۆژووی ڕەمەزان بگرێ و ئیطاعی مێردەکەی بکە دیارە بە پێی ئەمری شەرع ئەمانە کە ئەگەر بۆی نەکرێ خوای گەورە خێری ئەمانەشی بۆ نووسێت. بەڵێ مامۆستاجان ئێمە بەهۆی کەمی کاتەوە ناتوانین تەواو بەرنامەکە وەک خۆی حەقی خۆی پێ بدەین ئینشاءالله ئومێد دەکەین کە بتوانین لە حەڵقەکانی داهاتوودا زیاتر باز لەم باس و خواسە بکەین ئینشاءالله خوا پاداشی بەخێری جەناب بداتەوە مادومان کردی بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە گوێمان لێ و بیسمان گەورەی شەوی قەدر و مانەوەی و اعتکاف لە مزگەوتەکانە ئەوە دەرەخا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام تا کۆتایی تەمەنی نەخۆی نە ئومەتەکەی ئیهمال نەکردووە تا بە یەگەیشتنەوەی تر هەموو لایەکتان بەخوای گەورە و پەروەردگار ئەسپێرین وەسەلامو عەلەیکم ورحمة الله وبركاته.